سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لەگەڵتانین بۆ خستنەڕووی هەندێ ئامار و داتا لەسەر هاتنی گەشتیاری بیانی بۆ سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەو پێی هەڵکەوتەی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران وا هەڵکەوتووە کە زۆربەی شوێنە گەشتیاریەکان لە سنووری پارێزگای هەولێر کەوتونەتە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران و چەقی شوێنەکانی زیاتر قەزای ڕەواندزە. بۆ مەبەستە لەگەڵ ئەحمەد جەلال کە یەکێکە لەو کەسانەی بە شێوێکی سربەخۆ کارەکە لە بواری گەشتیاری و چەندین گەشتیاری بیانی هێناوەتە ئەم سنوورەوە زانیاری زیاتری لێوەرەگرن. مامۆستا ئەحمەد ئەگەر بیتە لای من سڵاوتان لێبێ بۆ ئەم ساڵۆکو ساڵی 2024 چەند گەشتیاری بیانی کە ئێوە هەماهەنگیتان لەگەڵ کردبن هاتوونەتە سنووری ئیدارەی سۆران. بەڵێ زۆر سپاس. بۆ ئەم ساڵ لە 2024 ڕێژەیەکی زۆر باشی گەشتیار هاتیتە کوردستان بەگشتی و برین سنووری ئیدارەی سربەخۆی سۆران و بە تایبەتی زیاتر لە 120 گەشتیار لە وڵاتە لە ئەمریکا لە ئەوروپا لە ئاسیا لە ئەمریکای باش و لەعین لە زۆربەی زۆری وڵاتە جیاوازەکان سەردانی هەرێمی کوردستان و ناوچەی ڕوانزیان کردی. چۆن ئەو هەماهەنگیان لەگەڵاکەن تاوەکو سەرنجیان ڕاکێشن و دێنە ئێرە؟ بەڵێ چونکە ئەوان بەڕاستی پێش ئەوەی بێن ینی پێش ئەوەی بێن و کە لە سەرەتای پلاندا ئەنێن مەسەلەن بێنە کوردستان یاخود عێراق لەوانەیە پەیوەندی بە ئێمەواکەن ینی زۆر پرسیارەکەن زۆر ینی لە هەموو شتەکانە کۆڵنەوە چونکە ئەوان یەکەم جارێکیان بنمونە دێنە عێراقیان دێنە کوردستانێ ئەت پێویستە مەسەلەن لە سەرمەتیان بگەینین ینی ئەوە کوردستانە ئەوە بۆ نوعەیە ینی لە ڕووی ئەمانەوە بە تەواوی ئەمانە هیچ کێشت نابێت و ئەوەی بکە یانی دەبێت و هەموو ئەوشتانیان تێبگەنی اینجا ئەو بڕیاری خۆ ئەدەن و لەنمونە تکتی تیارێ ئەبڕن و بڕیار ئەدەن بێت فیدباچی لەوە وەرەگرین شتێکی زۆر جوایەزە بۆ نمونە ئەو گەشتیارانە کە هاتینە زۆربەی ئەوانە بەلای کمی هەفتا وڵاتی گەڕا 100 وڵاتی گەڕا هەیە نزیک ئەوەی هەموو دنیای گەڕا 280 وڵاتی گەڕا کە ئەڕۆنەوە هەندە بە کوردستانی سەرسامن ئەنێن پێویستە مەسەلەن هەیە کە ئەڕواتەوە برادری خۆی ئەنێری ئەرێ جێیەکی ئیوانە هەیە کوردستان بەنمونە سروشتەکەی بۆ نوعی جوانە کەلتورەکەی بۆ نوعی جوانە هەموو شتەکانی فەرقیە. لەسەری ساڵ نزیکچین هیچ هەماهەنگیەکتان لەگەڵ گەشتیارانی بیانی کردووە بۆ ئەوەی لەسەری ساڵ بینە کوردستان؟ بەتەکید و بەردەوامی ینی ئەوان جگە هەر کاتێک کە عوتڵی خۆیان هەبی دێن ینی جەجا سەری سار بێت یاخود هەر وەختە چکە بێت بە تایبەتیش لە پاییز و بەهار و بەعنی بە بەردەوامیە لە هەمووی سەرن سراتچشتر ینی یەکەم ئەمانی ئەو کوردستانەیە و ئەو مێژوە دەوڵەمەندە و سروشتێکی دەگمەنیشە بە تایبەتیشی ئەو ناوچەی خۆن ینی ئەو سێشتانە هۆکاری سەرچینە. بەڵێ سواز بۆ مامۆستا ئەحمەد کەوا لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی جێبیستیمون قسەکانی ئەحمەد جەلال یەکێکە لەو کەسانێک لە بواری کەرتی گەشتیاری کارەکە گەشتیاری بیانی هەماهەنگیان لەگەڵا کاتن بۆ ئەوەی بێنە شوێنە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران.